خراپترین دوژمنی خۆیەتی. ئەگەر پێشتر ئەمە لە ناوخۆدا وەکو پەندی پێشینان و دەلالات لە کێشەی ناوخۆی کورد باس بکرایە، بەڵام ئێستا دۆخەکە جیاوازە و پەیمانگایەکی جیهانی بە زمانی ئینگلیزی ئەم وێنەیە بۆ جیهان تازە دەکاتەوە. پەیمانگای واشنتن بۆ ڕۆژهەڵاتی نزیک لە گوتارێکی شیکاریدا ئاماژەی بە ناکۆکیە ناوخۆیەکانی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان داوە و نووسیوێتی کورد سەردەمێک بە پایەیەکی سەقامگیری ناوچەکە و هێزێکی پۆڵاین لە شەڕی داعشدا ناو دەبرا، بەڵام ئێستا بەهۆی حیزبایەتی کوێرانە و سیاسەتی خێڵەکی و لە یەکترازانی ناوخۆییەوە پەکی کەوتووە و خراپترین دوژمنی خۆیەتی. گوتارە شیکارەکە لەلایەن یەریڤان سەعیدەوە نووسراوە کە توێژەرە لە پەیمانگای کەنداوی عەرەبی و مامۆستایە لە زانکۆی کوردستان لە هەولێر. دکتۆرای لە زانکۆی جۆرج مەیسن وەرگرتووە. پەیمانگای واشنتن ئاماژەی بە ململانی و شەڕی پەسەندکردنی بودجەی 3 ساڵەی عێراق کردووە و نووسیوێتی پاش چەند مانگێک لە مشتومڕ و گفتوگۆی بەردەوام سەرنجام پەرلەمانی عێراق لە 12 حوزەیرانی 2023 بودجەیەکی 3 ساڵەی با بڕی 153 میلیارد دۆلار پەسەند کرد کە گەورەترین بودجەیە لە مێژووی وڵاتەکەدا. ناکۆکیە ناوخۆیەکانی کورد لەلایەک و هەروەها ناکۆکیەکانی شیعە و سونە لەلایەکی دیکە بۆ ماوەی چەند ڕۆژێک دانیشتنەکانی پەرلەمانی دواخست، بەڵام دوجار دابەشبوون و ناکۆکیە ناوخۆیەکانی کورد هاوکاری شیعە و سونی کرد تاوەکو سربەخۆیی دارایی هەرێمی کوردستان لاواز بکەن و بەشێک لە مافەکانی لێبسەنەوە. ئەماش بە شێوەیەکی کاریگەر حکوومەتی هەرێمی خستە ژێر دەسەڵاتی فیدراڵیەوە و سەردەمێکی نوێ لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداد دەستی پێکرد. بە گوێرەی پەیمانگای واشنتن، ناکۆکیەکانی نێوان هەردوو حیزبی دەسەڵاتدار واتە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ناکۆکی مێژووین و لەم ساڵانەی دوایشدا قوڵتر بوونەتەوە. تەنانەت هەوڵەکانی دیپلۆماتکارانی ڕۆژئاوایش نەیانتوانیوە کۆتایی بەو ناکۆکیانە بهێنن. ئەوەی باربارا لیف یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی نزیک ئەنجامیدا تەنها وچانێکی کورد بوو، دواتر سەر لە نوێ ناکۆکیەکان با شێوەیەکی تونتر دەستیان پێکردەوە. نووسری گوتارەکە سەرسوڕمانی خۆی نیشانداوە لەوەی کورد شارەزایە لە ئاشکردنەوەی ڕکابەرە زلهێزە دەرەکیەکان، بەڵام زۆر لاوازە لە مامەڵەکردن لەگەڵ ناکۆکی و ڕکابەریە ناوخۆیەکاندا. هەر بۆ نمونە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان شانازی بەوە دەکات کە نێوەنگیری لە نێوان محەممەد بن زاید جێنشینی ئەو کاتی ئیمارات و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیادا کردووە و پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتە بەو هۆیەوە ئاسایی بوونەتەوە، بەڵام کاتێک لایەنە کوردستانیەکانی بۆ گفتوگۆ و کۆبوونەوە بانگێش کردووە هیچ ئەنجامێکی دەست نەکەوتووە. پەیمانگای واشنتن دەڵێت شیعەی عێراق توانیوێتی ناکۆکیەکانی نێوان لایەنە کوردەکان بقۆزێتەوە و کۆنتڕۆڵی ئابووری هەرێمی کوردستان بکات، ئەمەش بەڕوونی لە یاسای بودجەدا دەرکەوت. جگەلەوەش ملکەجبوونی دەسەڵاتی کوردی تەنها بەوە نەوەستاوە کە پیشەسازی نەود لەدەست بدات، بەڵکو لەمە دووە هەر دۆلارێکیش کە دەدرێتە هەولێر دەبێت لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە وردبینی بۆ بکرێت. بە گوێرەی گوتارە شیکاریەکە، ناکۆکی نێوان لایەنە کوردیەکان متمانە و پێگەی حکوومەتی هەرێمی لە ئاستی نیشتیمانی و ناوچەیی و نێودەوڵەتیشدا کەم کردوتەوە. دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم نەک تەنها لە بەرچاوی خەڵک بەڵکو لە ڕوانگەی یاساییشەوە شەرعێتی خۆیان لەدەستاوە. ئەمەش دوای ئەوەی دادگای فیدراڵی عێراق گوتی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان نادەستووریە. پەیمانگای واشنتن دەڵێت ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە ئەنجامدانی هەڵبژاردن هەیە بۆ گەڕانەوەی شەرعێتی گشتی و یاسایی. جگەلەوەش هەڵبژاردنێکی لەم شێوەیە دەتوانێت گرژی و ململانە سیاسیەکان نەهێڵێت. ئەگەرچی هەڵبژاردنێکی نوێ ناتوانێت گەرنتی یەکێتی نەتەوەیی بکات، بەڵام دەتوانێت دەرفەتێک بڕەخسێنێت بۆ پەرەپێدانی متمانە و گفتوگۆ و زیادکردنی بەشداریکردنی هاوڵاتیان. ئاسوودە بن.